ئەم پەتایە بوونی هەیە لە عالەما و بە تایبەتی لە خوار و باشووری عێراقا. مەترسیەکانی تای خوێنبەربوون وردە ڕووی لە زیادبوونە بۆیە تەندروستی شارەکەش بازنەواکەکە خۆپارێزیەکان زیاتر ببن و هاوڵاتیان زیاتر ئاگایان لە خۆیان بێن. دەچمە لای دکتۆر سەرخێڵ جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاکتۆر سڵاوی لێبێ. دۆخی سلێمانی چۆنە لە ئێستادا لە ڕووی تای خوێنبەربوونەوە؟ دۆخی سلێمانی زۆر باشە، مەترسیش نییە، بەزێ ئەمانەیە خەڵک وشیار بێ لەوەی کە ئەم پەتایە بوونی هەیە لە عالەما و بە تایبەتی لە خوار و باشووری عێراقا. ئەمانەوەیە خوا نەخواستەم نەخۆشیە بێ نەبێ بە نەخۆشیە کەیسە بێ لە شاری سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستانە. بۆیە دەستخۆشی لەم پەیمانگا جوانە هین کاساڵ بم پانێڵە لەسەر وشیارکردنەوەی پەتای خوێنبەربوون. وەکو مەترسیەکە لەخوا بەزیابێت تا ئێستا مەترسیەکی ئەوە نییە کە حاڵەتمان هەبێت لە شاری سلێمانیا و خەڵک هەبێت تووشی پەتای خوێنبەربوون بێت. خۆشبەختانە ئەوەیە کە ئێستا هیچ کەسێکی لەو حاڵەتەمان نییە، بەڵام پێویستە هاوڵاتیان وشیار بن لە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە، بە تایبەتی لەم چەند ڕۆژەیە کە ڕۆژە جەژنی قوربانی پیرۆزە. ئەوەیە کە بە شێوایەکی تەندروست مامەڵە لەگەڵ سەربڕینی ئاژەڵ و بەرهەمەکانی ئاژەڵ و بەکارهێنانی بەرهەمەکانی بکەن. هیچ حاڵەتێکی گوماناییمان نییە؟ باسم کرد حاڵەتی گومانایی چیەنە؟ پەتای خوێنبەربوون هەمان نیشانی پەتای ئاسایی هەیە، هەمان نیشانی، بەڵام لە چەند حاڵەتێکیا لە چەند نیشانێکی بەزم خوێنبەربوونا لەم حاڵەتانەیە جیاوازە. بۆیە باشترین شتەوەیە پزیشک ببینە، پزیشکی پسپۆڕ لەو بوارەیە. ئەگەر پێویستکە بە پشکنینی تاقیگەی ئەو کاتە نەخۆشەکە پشکنین تاقیگەی بۆ کرێت. حاڵەتمان هەبوو پشکنینی مەسەن گومانە بۆ کە نیشانەکانی هەمان نیشانە بێت، پشکنینی بۆ کراوە، بەڵام خۆشبەختانە دەرکەوتۆمە پەتای خوێنبەربوون نییە. وەکو گومان ئێمە هەر کەسێک و نیشانانەی هەبێت ناڵێن گومانی ئەوەی لێکەین، بەڵام کە گەشتە نیشانە قورسەکانی ئەو کاتە گومانی ئەوەی لێکەین. هەر خۆشی وایە لە بابەتی پزیشکیە هەتاکو گومانەکە 100% لە ڕووی تاقیگەیەوانەیە پشڕاز نەکرێتەوانەیە، ئەمە ناتوانین بڵێین حاڵەتی توشبوون و گومانی پەتای خوێنبەربوون هەیە. ئامادەکاریەکانی تەندروستی سلێمانی چییە بۆ ڕۆژانی جەژن؟ شوێن ئامادەکراوە بۆ ئەم نەخۆشیەکە لە حاڵەتێکە کەیسێکە بێت؟ نەک جەژن، 2 مانگیشە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بێدی جیا کردوتەوە، قاوشی جیا کردوتەوە، تا تەختەی نەخۆشی جیا کردوتەوە بۆ ئەوەی کە خوا نەخواستەکەن حاڵەتی هەبێت کە بێ ئایزۆلیت کرێتە جیا بکرێتەوەنێ. ئەم حاڵەتە گەر هەبوو بچێت لەو شوێنە چارەسەری بۆ بکرێت، یاخود پشکنینی بۆ بکرێت هەتا و کاتەی نەتیجەی پشکنینەکانی بۆ دەرەچێت. نەتیجەی پشکنینەکانی دەرچوو ئەگەر خوا نەخواستە دەرکە و حاڵەتی وایە چارەسەری بۆ ئەکرێت. بەڵام ئەم نەخۆشیە بەو شێوازە مەترسی نییە کە هاوڵاتی بەسەوەی ڕێکارەکانی خۆپارێزی هاوڵاتی بگرێتە بەر لەم نەخۆشی ئەپارێزی. ئەویش بەکارهێنانی گۆشت بە شێوەیەکی تەندروست لە شوێنە فەرمیەکان و هەروەها بە شێوازی کوڵاندن یاخود با بڵێن برژانی بە شێوازێکی کە سەر و مەسەرەن پلەی گەرمی ئاسایی لە شۆکە 37 لێفسەری نزیکی 50 بێ. بەم شێوازە ئەو ڤایرۆسە خۆی لە ناوەچێتی بە شەرتێ بە مەرجێک کە بۆ نمونە بە شێوەیەزێکی فەرمی ئەو گۆشتە کڕابێ و بە دوور بێ لە شوێنە نافەرمیەکان. سپاس بۆ دکتۆر سەرخێڵ جێگری بەڕێوەبەری تەندروستی سلێمانی. بەڵێ ئەوەی کاجوبیسی بوون تەندروستی سلێمانی خاوڵاتیان ناترسێنن، بەڵام دەڵێن ئاگاتان لە خۆتان بێت لە شوێنێکی دروستە ئەو گۆشتانە بخڕن، بەڵام تا ئێستا هیچ حاڵەتی تای خوێنبەربوون لە شاری سلێمانی تۆمار نەکراوە و مەترسیەکان کەمن لە شارەکەدا.